روزێکی وەها پیرۆز ساڵڤەگەرە یەکەمین یارێ هەڤال ڕێناس و سۆسن و هەڤالێک بۆ بوارە شەهید کەتن ئەم ببیردینن و منەتداری بەژنا خوێلبەر وان دتەوینن و درۆژێکی وەها ئەم سۆزە کۆمەژ شەهیدێ خوەرە di şexsê van rê hevalan de kodaye em soza xwe dubare dikin de avakirina jiyanekî azad û birûmet de. Lê sekna gelên me û taybet di pêşengtiya rê hevalên mîna sosin û rênasan de pêşengtiya fermandarên wiha yê ku bi tevlîbûna xwe bi sekna xwe û di jiyana xwe de Nikeliya ku tevlî vê şoreşê bû û heta pêvajiyê şoreşê Rojava tevlîbûna ku da diyar kirin niha divê rojê ku malbata rêhevar rênas jî kulgên me amade ne bi rastî hem rûmetek û hem destek û moralekî ku dane me ji ber vê em mafê axaftin bidine wan elbette tiştê ku ew jî bibêjin wê hebe. Silavtan lêbê min wek dayikî şehîd rênas spastan dikim. Hîway serkewtintan bo xwazim. Silav li binemalê şehîdan û dayikanî şehîdan dikim. Min serbezim wir rênasew. Rênas kurî gelekes. Em ca kurî min e. Şanazî pêwa kim. هیوادارم خوێنی ڕێناس هەواڵ سۆسان و پێڕۆ نەچێ دوشمن نەی هێشکارەکەیان تەواو بکەن دوشمن وە فەرسەد ئەزانێ ئاگاتان لە خۆتان وێ دایکی تۆرۆریستەکان ئێژن ئێمە کوڕەکەمان بکوژن و کەنجکەمان بکوژن بیر و باوەڕتان نەوێ هیچ کەنە حەز ناکا کوڕی بکوژن ئەشی ئاگاتان لە خۆتانەوێ ئێوە چیتان گەرەکە ئێمە پشتیوانی لە ئێوە بکەین ئێمە هەتا ئاخرین نەفەس خۆمان بنە ماڵەمان هەتا ئەو ڕۆژە ئەمرین ئێمە پشتیوانی لە گەلەکەمانەوەکەین پشتیوانی لە گریلاوەکەین پشتیوانی لە شەروانانەوەکەین کوڕی من لە ڕۆژەڵات هاتە باشوور لە باشوور لە قەندیل هاتە ڕۆژاوە ئەو ڕێناسە کوڕی ئێوەس خوێنی لە ڕۆژاوا ڕژاوە بێ جیاوازی من هەموو گریلاکان و بێ جیاوازی گشتی کوڕی منە ئەو کچە قارەمانێرە کچی منن هیوای سەرکەوتنیان بووە خوازم بژی کورد و کوردستان سڵاوتان لێرە سڵاوتان لێرە گریلا قارەمانەکان شەروانە قارەمانەکانی قەسەدا سڵاو لە یەکتان سڵاو لە دایکی شەهیدان سڵاو لە باوکی شەهیدان لە کەسوکاری شەهیدان داواکارم لە خوای گەورە سەرکەوتن بەدەست بێرن شەروانە قارەمانەکان ڕێناس کوڕی من نەبوو کوڕی گەل و ئەبێ گەلیش محاکەمەی ئەو تروریستانە بکە ئەبێ گەل فتوای بە ئەبێ هەمووتان وە ژن وە پیاو وە پۆلیس وە شەروان وە گریلا ئاگەتان لە خۆتان بێ دەستێکی خەیانەت ها لە ناو ئێوە ئەبێ ئەو دەستە خەیانەتە قەت کرد شەروانەکان ئێوە هەمووتان کوڕی منن هەمووتان برای منن هەمووتان دڵی منن من دڵم ها لە ئێرە لە قەبرستان شەهیدان بەس جەستەم ها لە باشوور سڵاوتان لێ ئەەکەم داواکارم حەقی هەوا شەهید سۆسن شەهید ئەکید هەوا ڕێناس بەزایە نەچێت داواکارم لێتان کۆڵ نەدا ئایا کورد بوون تاڵە بڵێ خەیانەتە واز بێری خەیانەتە نەیکەی خەیانەتە ئێوە سەدی کوردستانن ئێوە مێژۆی کوردستانن ئەشێ هەر تەعریفتان لێ بکەم
تا ئاخرین قەترەی خونم من گریلام خۆم شەڕوانم شەڕوانانی قەسەدا خوێنیان لە لای منە ئەویان شەهید کرد داواتان لێکەم ئینشاءالله ئێوە سڵامەتون خاوەنداریتان لە شەهیدەکەی ئێمە و کرد سپاستان ئەەکەم سپاس یەکەوە یەکە مناڵ گەورە بچک سپاس یەکەم سپاسی هەموو دایکانی شەهیدەکەم کە شیوەنیان کرد بۆ ڕێناس دەستان خۆشوێ و چەکتان پڕخۆشوێ و هەر سەرکەوتن هەر سەرکەوتن قوربانەوە قوربانەوە زۆر سپاستان ئەەکەم حافظتان